ئێوارەتان باش، من سامان بەشارتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. دۆخێک دروست بووە لە ناو هەرێمی کوردستانە کە پارتیوێکێتی حتمما دروستیان کردووە، هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی دارایی زۆر چەقبەستووە. واتە خەڵک نازانێ بەڕاستی لە دۆخی داراییە کە کێشەی موچە دروست بووە ڕووکاتەکێت چۆن چارەسەرە بێ. ئەلبەتە مەیلی پارتیوێکێتی بۆ ڕێکەوتن لەگەڵ بەغدا مەیلێکی لاوازە، زۆر حەز ناکەن کە نەوت ڕادەستکەن وەکۆی کێمە لە ڕابردوشدا زۆر قسەمان لەسەری کرد. هەروەها تەنانەت لە نێوان خۆشیانە ئەوە نزیک دەبینەوە لە ساڵێک هەڵبژاردن ئەنجام درراوە تاوەکو ئێستا نە کابینەی دەیەم پێکێنراوە نە پەرلەمان کاراکرێتەوە کە ئەسڵەن بەلایەنەوار گرنگیش نییە. قسەیەک لەسەرەوە کرێ هەرچەندە لە یەک دوو ڕۆژی ڕابردوو لیژنەکە لە ساسکۆ بوویەوە پارتیوێکێتی، بەڵام هیچ شتێک ینی کە جێی بایەخ بێ باس نەکرا، چونکە دەگوترێت ینی ئەستانەوان هەر ڕێژ کەوتون جارێ ئەو مەلەفەیان دەست لێ نادەن هەڵیان گرتووە بۆ دوای هەڵبژاردننی پەرلەمانی عێراق. لە یەک نزیکن ئەوە نییە کە لە میدیاکان خۆیان باسەکەن کە پێداگرن لە سەرمافی خەڵکو و وەروەها حکوومەتێکی کارا و سەرتاسەری و هەروەها پشکی لایەنەکان بە شێوەیەکی ڕێک لە نێوان هەردوو لا دابش بکرێت، بەڵام دەیانەوێ هەڵبژاردننی عێراقیش ئەنجام بدرێ و کاتە هەردوو مەلەفی بەغدا و هەرێمی کوردستان دەکەن بە یەک مەلەف و زیاتر ڕێدەکەون. لە لایەکی دیکەش کە سێری حیزبەکانی دەروی پارتیوێکێتی دەکەی بەڕاستی زۆر بێدەنگ زۆر زۆڵ، ینی هیچ هەڵوێستێکیان نییە لەم دۆخەیە کە هەم دۆخەکە چەقی بەسۆ لە ڕووی سیاسی و حکومڕانی هەم لە ڕووی داراییشۆ کە باسمان کە موچەیە. ئێدی دۆخی ینی ناوچەکەش بەگشتی لە گۆڕانکاریایە، ینی ئاشتی خەریکە بەرقەرارە بێ لە دوای جەنگ ئەوەی ئۆکرانیا و رووسیا کە دوێنێ ترامپ ینی پۆتینی بینی کە لە نزیکەوە گفتوگۆیان کرد بۆ ڕاوەساندنی شەڕەکە. لە لایەکی دیکەوە بۆ نمونە شەڕی ئێران و ئیسرائیل ڕاوەستا، دەگوترێ ینی لەوان جینوان ڕەنگە ڕوودا و لە عێراقا ڕوو بدا، بەڵام ئەمەش جارێ هەر پێشبینیە گۆڕانکاریەکان نازانێت چی ڕوو ئەدێن. بۆ ینی من هەمووم باسانە بەڕاستی ئەمڕۆ گەنگەشایەکەم لەگەڵ بەڕێز ئیسماعیل گەڵاڵی ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان کە بە خۆشحاڵی و میوانمە لە ستۆدیۆ کاکسمان زۆر بەخێر بێت. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ میواندارێکەکەتان، هیوادارین بتوانین وەڵامی پرسیارەکانتان بینەوە. خۆشحاڵم هەر لە مێژش دیارنی جەنابرا. زۆر سپاسەوە خیاوی زۆر بەخێر بێت. ئەمە ینی پرسیارەکەمەوە بێت لە جەنابەت، بەڕاستی پارتیوێکێتی بۆ ینی کێشەیان نییە ینی حکوومەت پێک بێنن پەرلەمان ئەسڵەن کاراکەنەوە. دۆخی خەڵکیش ینی جەنابەت ئەزانی لە ڕووی دارایە زۆر شارەزای کە دۆخێکی خراپە بەڕاستی کاریگەری هەم لەسەر نەک موچە خۆر لەسەر بازار کردووە لەسەر بازرگان کردووە، ینی لە هەموو سێکتەرەکان بیگرە کاریگەری هەیە بەڕاستی. بەڵێ لە ڕاستیدا ئێمە هیچ تعریفێکمان نییە بۆ ئەمەی کە لە کوردستانە پێی بڵێن دەسەڵات یان پێی بڵێن حکوومەت. لە ڕاستیدا ئەم پرەنسیپانەی بەسەرە تەطبیق نابێ. من بۆ خۆم ئەمانەم ناوناوە ئاشی هاڕینی ئینسانی کورد، ئاشی هاڕینی فکر و بیر و ئایدیا و مەبادی و هیوای ئینسانی کورد. لە ڕاستیدا بۆ ئەمان هیچ گرنگ نییە و بە بەردەوام ئیش لەسەر هەژارکردنی ئەمانە بەمعنایشی تر ئەمانە قەیومن لەلایەن ئەو وڵاتانەوە دانراون کە چاویان بە کورد هەڵڵایە. یعنی بۆ نمونە ئەگەر ئێستا تورکیا حاکمی کوردستان بێ بۆ نمونە بەقەدر ئەمانە خەڵک ناچەوسێنێتەوە. ینی ئەو قەیومانەی کە لە دیاربەکر دادەندرێن بۆ لەسەر ئینسانی کورد بەقەد ئەم قەیومانەی کوردستانی عێراق بەڕاستی زرت لە کورد نادەن. ئەگەر ئێران ئێستا حاکم بێ لێرە بەو دەرەجەی ئینسانی کورد ناهاڕێ. جا بەگشتی ئەم دەسەڵاتی ئێمە با بڵێن دەسەڵات لە ناچاری کە ماوەتەوە بۆ هاڕینی ئینسانی کورد تەنها مەبەستیان چەوسانەوە ئەو 5-6 ملیۆن کووردە نییە. لە ڕاستیدا دانەوێت کوردستانی عێراق کوردی عێراق بکەنە عیبرات
بۆ کوردەکانی ئێران بۆ کوردەکانی سووریا ئێستا ناشرینترین کورد ئەم پارچەیە کە بە حساب ئازادە بە حساب دەسەڵاتەکەی خۆماڵیە لەبەرەوە کاری ئەمان قەیومیە بە شێوەیەکی زۆر خراپ کاری ئەمان هەڕین ئینسانی کووردە بیری ئینسانی کووردە لە ناوبردنی فکری نەتەوەی کووردە نەهێشتنی ئینتیمایە بۆ نیشتیمان بەڵام پێشەوە تا مۆدلێکی نوێ بوو بۆ کوردانی دیکەی پارچەکانی کوردستان تا 2014 تا 2014 چونکن ئەو وەختە ئابوووریەکە لە زەمانە نەبوو ئەو وەختە سەریکە لە سەدا هەچەنە پارە لە عێراقەوەدا تقریبان بە مانگی نزیکی ملیارێک دلار دەهات لە سەدا 44 بۆ ئیداری سلێمانی دەهات لە سا 56 بۆ ئیداری هەولێر دەڕۆیشت یعنی لە عێراقەوە ڕاستەخۆ بەشی سلێمانی دەهات لە سا 56 چوو بۆ هەولێر ئەو وەختە مەجای ئەم تەلاعوبە نەبوو ئێستا بەڕاستی ناڕۆشنە یعنی لە دوای بڕیارەکەی پاریس کە دەرچوو لەو وەختەوە ڕۆژی 400,000 بەرمیلەوە دەفرۆشن ئێڵە شتیوانیە شتیوانە بۆچی ئەو گرێبەستیان کرد کە چوونە بەغا سەرۆکی حکوومەت و لەگەڵ سۆدانی لە دوای بڕیارەکەی پاریس کە عەقدێکیان ئیمزا کرد حکوومەتی هەرێم ڕۆژی 400,000 بەرمیلەوە تەسلیم کە بە مقابلی ئەوە بۆ ئەو 3 ساڵە لە میزانی عێراق حسەی کوردستان تهدید کرا ئیسنادەن لەسەر ئەو 400,000 بەرمیلەوە تەبوو بۆ ئیمزایان کرد ئەگەر نیانە ئەو شێر و ڕەویە ئێستا نەبوو بۆچی داهاتی ئەو نەوتی کە تۆ باسەکرەی کە زۆر جار کە باس لە قاچاق خەڵێوانەگەوانەڵە قاچاق نییە نەوتە بەڵام سفرە داهاتەکە زۆر ڕۆشنە یعنی تۆ ئێستا بچی بۆ مەرزی پەروێزخان بە هەزاران تەنکەرە بینی لە باشماغی بینی لە حاجۆمەرانەی بینی لە برایم خەلیلەی بینی ئەوە یعنی وازەحە ناشارێتەوە قاچاقەوەیە شتێکی کەم وەکو ئێستا ئێران بە قاچاقنەوە دەفرۆشەیە یعنی بەڵام ئەوەی ئەمان بەڕاستی دەوێت ئەمەی ئەمان کەڵەگاییە هەم لە خەڵکی کوردستان هەم لە عێراق ئەمە جۆرێکە لە کەڵەگایی جۆرێکە لە زوڵم لە ستام هەم لە ئابووری عێراق هەم لە ئابووری کوردستان بەڵام دوواجار خەڵکی کوردستان باجی ئەم سەرڕۆیە ئەم مافیایی گەرایی ئەمانەدەن چۆنە یعنی خۆ بۆ کێشە چیانی تاوکو ئێستا هیچ گرفتێکیان بۆ دروست بووە یانیەوە تا 3 مانگجارە 4 مانگجارێ موچەیەکە دی و خەڵک بێدەنگە بەڕاستی کاکە سەبەن لە دنیای سەرمایەداریدا پارە مویمە باش ئێمە 20 ساڵ پێسا کەس ناوی قەتەریە 20 ئەمازانی قەتەر چییە ئیمارات 25 ساڵ پێسا ڕقم بوو نا بەڵام ئێستا ئیمارات و قەتەر و سعودیا ئەوانە ڕسمی سیاسەتی منتیقەکە ئەکەن ئەوانە لەگەڵ ئەمریکا ڕقەمن تۆ وەختێ هاوڵاتیەکەت جیفانی بەتاڵ بوو یعنی ئەمە هێواشێواژ ئەیتوێنیتەوە ئەمەی ئێستا دەسەڵاتی کوردی لە قەوسێکە چکن بەڕاستی گوناحە پێیان بڵێ دەسەڵات ئەمەی ئێستا دەسەڵاتی کوردی دەیکا ڕێک ئابلۆقەی ئابووری خسۆتە سەر خەڵک ئێستا لە بەغدایە خۆی من نین ئەوە بەغدایە کە موچەنانێرێ باشە بە ئەمە تاوکەی ئێستا قورسترین چەک کابریکا بەکاری دێنێ بەرامبەر نارەکانی چییە؟ ئابلۆقەی ئابووریە ئەمانە ڕێک ئابلۆقەی ئابووریان خسوودە سەر هاوڵاتی یعنی هاوڵاتی کورد ڕۆژ بە ڕۆژ ئەتوێتەوە تا 2014 ئەگەر پارەی پێبوو بێت چ وەکو فەرمانبەر چۆکو هاوڵاتی بەردەوام لەو تۆزە پارە احتیاتیە خوادێتی هیچی پێ نەما یعنی ئابلۆقەیەکی ئابووریان خسوودە سەر هاوڵاتی ڕۆژ بە ڕۆژ تاچی کورد ئەتوێتەوە کاک بۆ نمونە وەرە لە ماوەی ئەم 10 ساڵەیە بڕۆ هەر وڵاتێکی دنیا کە تۆزی ئابوووریەکەی ڕێکوپێکە مڵک لە سەدا 200 سەرکەوتووە لە 2014ەوە لەم سلێمانی من و تۆ مڵک لە سەدا 50 بۆ لە سا 70دا بەزیوە ئەوە دلیلی چییە؟ پارە خەڵک پارەی پێ نییە ئیشوکار دلیلی ئەوە نییە کە بە لێشاو ئەم هەموو یەکەی نیشتە جێبوونە دروستەکرێ ئەم سیتیانە دروستەکرێ شوقەیە چێ بە ئاسپانە ئەوەش خۆی جۆرێکە لە هین لە خراپەکاری بەڕاستی تۆ ئەگەر پارەیەکیشتەیە مەسەلە من هاوڵاتیم من تاجرم من سەرمایهدارم ئەو پارەی ڕاستە پارەی منە ئەو پارەی ڕاستە ئیفلان سەرمایهدارە بەڵام لە گشتیدا ئەمە ئابووری نیشتیمانیە تۆ ئەبێ بە شێوازێک ئاراستەیکەی بە شێوازێک ئەو پارەیە ئاراستێکە لە سێکتەرە جۆبەجۆرەکانی ئابووریدا بۆی خزمەتی ئابووری نیشتیمانیکە بۆی هاوڵاتی سووری لێبینێ ئەمان ڕێک بە پێچەوانەوە دێن لە هەر ناوچێک جا بەتایبەتی شوێنە زەرائیەکان شوێنی زەرائێت جوان ئەیدەن بە مستەسمیرێک کە خۆیان شەریکن شوقە دروزەکەن
بەرەبەرە لە گەڕەکۆنەکانە مڵک ئیتر هەر پارە ناکە ئەمەش اینجا ئەو شوێنانەی کە سیتین و خۆیان جۆرێک لە خەدەماتی تایە جۆرێک لە ئینتیا ئەمە ڕاستیدا ئەمە پێی ناوترێ پرۆژەی ئیستثماری ئەمە پێیتەوترێ خیانەتی ئابووری تۆ هەوڵ بە ئەو پارانەی من ئیجەنابێت ئیفلانی فلان لە سێکتەرە ئابوووریەکانە ئیستثماریکە بۆی هەلی کار بۆ تۆ دروستکە لە 2004 سلێمانی تا 2014 یەکەم بوو لەسەر ئاستی عێراق لە مەعامل و مەسانیعا بڕ ئامارەکان وەرگرا لەسەر ئاستی عێراق سلێمانی یەکەم بوو لە 2014ەوە هەر مەعمەلە داخرێ مەسنەعە داخرێ شەریکەی داخرێ بۆچی ئیشی سەریکە یەک لە هۆکارەکان گرانی کارەبایە کە ئەم جارە ئەوەندەی کە قورسیان کرد اینجا بەردەوام لە ڕێگای وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بە ناوی بیمەی بێکاری و زمانی ئیجتیماعی دنیا کێشیان بۆ مەعامل و مەسانع و شەریکات و کۆمپانیەکان دروست کردووە یعنی تۆ بچیتە هەر شوێنێک لێرە شەریکات ڕائەکە یعنی خەڵکی سلێمانیە معمل دانێ ئەچێ لە سەماوە دایانێت ئەچێ لە بەغا دایانێت هەلان لەوێ هاوکاری یەکری ئاسانکاری بۆ کرێت ڕۆتینیات کەمترە ڕۆتینیات کەمترە زەریبە کەمترە ئیعفا هەیە سعری کارەبا کاکە هەر کەرکووک لەگەڵ سلێمانیا ساعتێک و 20 دقەیە یعنی کارەبا من دڵنیام هەر کەسێک ئێستا تۆزێک و شیار بێ ئەگەر معمەلێک دانێ لە سلێمانی دانانێت لە کەرکووک دانێ ئەو کەواتەی باشە تۆ بەتاڵە چۆن حەلەکەیت تۆ بەتاڵە چۆن عەلەکەی ینی کارەبا یعنی فەزیحەیە ئەوەی ئێستا بە ناوی پرۆژەی ڕووناچیەوە دەکرێت بەڕاستی ئەوە خیانەتە بەڕاستیەوە ئەنفالی معاملە بۆ تاریخی ڕەب حەزەکەم ئەمە تەسجیل کەن ئەوە ئەنفالی معاملە یعنی تر یەک کەس بیلەوە ناکات بەراورد بە پێشتر ئێستا بۆ ئێوەبانان ینی چۆن گرانە چاوەکەم سەریگە بەراورد بە پێشتر ناکرێت بۆچی لە هەموو دنیادا خەڵک ئەڕوا لە سین معاملدانێت بۆ لەوێ یەدی عامیلە هەرزانە تێچوو هەرزانە تێچووی کاڵایەک تێچووی ئەم پەرداخە تۆ ئەگەر لە سین دروستی کەی بۆ نمونە ئەگەر $5 تێچێت تۆ لە ئەڵمانە بیکە 20 تێچێت بۆ کۆمەڵە ئەسباب هەیە کۆمەڵی هۆکار هەیە اینجا تۆ بۆ ئەوەی معامل و مەسانع گەشە بکە یەکێک لە ڕەکیزە ئەساسیەکان وزەیە تاقەیە تاقا کارەبایە غازە ئەمانە ئەبێ هەرزانی کەیت تۆ ناتوانی لە سلێمانی معمەلێک دانەیان لە هەرێمی کوردستان منافەسەی معمەلێکی ئێرانی بکەیت چونکە سەرکە من بەس بۆ نمونە بۆ دێنمەوە بەس معمەلی شیش لە کوردستان خۆشبەختانە دووسێ معمەل لە سنووری سلێمانی هەیە یعنی معمەل هەبووە لە دووسێ مانگی ڕابردووە کەوتۆتە زەردەوە بۆچی ئەزانی بۆ لە ئێران توانەوەی یەک تەن شیش ئاسر شیش یعنی ئاسم بۆی بیکەی بە شیش لە ئێرانە 7 سنتی تێچێت بەس لە سلێمانی $100 تێچێت ئەکەواتە ئەوەی معمەلەکانی ئێران ئەتوانێت معمەلەکانی تۆ لە ئیشخە ئەتوانێت منافەسەیکە ئەخە بۆچی تانەکە بۆ نمونە لێرە $100 تێچێت لەوێ بۆ نمونە سعری کارەبا ئاکانی بەزەختی کارەباکە سعری کارەبا تۆ ئەبێ هەموو سێکتەرەکانت دەبێ بەگەر خەی بۆ نمونە کشت و کاڵ یعنی ئەو تۆ تەماشاکە ساڵانە هەموو ساڵە دووبارە بێتەوە لە مەخمون لە پێنجۆنە لەکوێ جوتیارەکەمان دێت ئێتە سەر جادە خیارەکەی فرێدا شووتەکەی فرێدا هاواری لێڵسیە ئەوە ئەگەر وەزیری زەراعە یەک زەڕە غیرەتیە بێ یەک زەڕە شەرەفیە بێ کە فەلاحەکەی پێنجۆن دەبینیە بەروبوومەکەی هەڵەداتە سەرجادە ئەڵێ بۆم ناگرێتەوە بۆم نافرۆشیە ئەگەر شەرەفیە بێ ئەو شەوە خەوی لە ناکەوێت تابانی جنگڵەدا ئەگەر سەرۆک وەزیران زەڕێک شەرەف و غیرەتیە بێ ئەو شەوە نابێ بخەوێ باشە بۆچی جوتیارەکەی من بەروبوومەکەی فڕێداتە سەرجادە ئەڵێ بۆم ناگرێتەوە تێگەی ئێمە بینیمان تەنها تۆزێ تعریفەی گومرجان گران کرد لە سەرخەیات لە تورکیا هەموو تانەگاتان 20تانە وەزیری زەراعی خۆمان کاک عەبدولستار باسی کرد لە یەک ڕۆژە ڕێز و زەرا و وەزیری کشتتۆکاڵ هەمووی هاتنە سەرخەت تۆ ئەبێ سەریکە ئەم سەردەمە سەردەمی هەلیکارە چۆن هەلیکار دروستەکەی سێکتەرێکیان کشت و کاڵە تۆ ئەبێ لە خەمی ئەو جوتیارەبی چۆن بەرهەمەکەی بەرهەمە دێنێ و چۆن ئەتوانە منافەسەی بەروبوومی ئێرانی بکات لەولا معاملت هەیە ئینتاجی معاملەکە ئەبێ تۆ زەمینەیەکی بۆ دروستکەی ئەبێ زەمینەیەکی بۆ دروستکەی چۆن بتوانێت منافەسەی کاڵای ئێرانی کە کاڵای تورکیکە کاڵای سینیکە
بە پلەی یەکەم کارەبا دەورە بینێت بە پلەی یەکەم لە مۆزوعەدا کارەبا بینێت کەمکردنەوەی ڕۆتینە دەورە بینێ ئەوەی ئەمان ئێستا ئەوە ئەنفالی پیشەسازیە ئەنفالی مەعاملە یعنی وەکووە بە زۆر ئیتر مەعامل دەرکەی لە کوردستان بە زۆر شەریکات دەرکەی لە کوردستان تۆ چۆن هەلیکا دروستەکەی بۆ گاز چۆن فڕستی عمل دروستەکەی جارشی تر باشە ینی لە پاڵ ئەم قسەی تۆیە ینی دەگوترێ ئێستا کۆمەڵێک خەڵک هەڵتۆقیون سەبوونەتە سەرمایهدار و بە ملیۆنان دۆلاریان کۆ کردووەتەوە ئەم هەموو زەویە دەکرێت بە یەکەی نیشتە جێبوون و هەلیکار دروستەکە بۆ کرێکار و بۆ خەڵکی مهندیس و ئەوەی کارگەی تەختەی هەبێ ئەوەی کارگەی چوزانە دەرگای هەبێ ئەمانە چۆن دروستەکرێ ئایا ئەمانە دەستی حیزبی لە پشتەکە ئاوا ئەم پارە زۆرە بەلێشاوەیانێ بنە بە ملیۆنەر ئەو پرۆژانە نادرن لە بیدایەتە ناڵم لە بیدایەتە خەڵکی ڕێکوپێکیشی تیا بوو خەڵکی سربەخۆشی تیا بوو شەریکی کەسیش نەبوو پرۆژێشی وەرگێ پرۆژێش ئێسایەن بە ئێوەمانان جەناب و بڕۆی بڵێ ئەرزێکم بەرێ یەکێکی نیشتە جێبوون ئێستا مستەحیلە بیدەن بە هەر کەسێک لە هەولێر و سلێمان و دووهۆک مستەحیلە کە خۆیان شەریک نەبن مستەحیلە بەڵام هەر لە ئەساسن هەر نابێت ڕێگا بدرێت تۆ 7,000 یەکەی نیشتە جێبوونی زیادەت هەیە 7,000 وحدەی سەکەنی ئیزافەت هەیە تۆ ئەم پارەیە بۆ بڕوا بۆ ئەوێ بەڵام کرێکیشت هەیە لە پاڵەیە نانا ئێستا ئێمە ئێستا وحدەی سەکەنیمان زۆر زۆرە بەڵام لە بەرەوەی کە نرخی گرانە خەڵکێکی فەقیر و کرێکی ناتوانە بیکڕێ خۆی سعرەکەش تا ڕادێک هاتۆتە خوارەوە سعرەکەش هاتۆتە خوارەوە بەڵام تەوزیفکردنی سەرمایە بەگشتی تۆ چوار سێکتەرت هەیە سێکتەری زراعە پیشەسازی سیاحە ئەو سێکتەری علمی تێگەشتی تۆ ئیشی دەوڵەت ئەوەیە ئاماری لە بەردەسابێ تۆ چەند پێویستت بە وحدەی سەکەنی ئەبێ ئەوە لە دروستکەی نەک تۆ 7,000 وحدەی سەکەنی لەوانەیە بەدە ساڵی کە پڕ نەبێتەوە تۆ ئێستا کەرتی پیشەسازی ئەبێ بە قووەتێکی کەرتی زەراعی ئەبێ بە قووەتیکەی ئەمانە بەڕاستی باوەڕ ناکەم لە خەمی ئەوە بن کە بمێنەوە و لە خەمی ئایندی کورد نین و بەردەوام ئەمانە من ناوم ناو ئاشی هاڕینی ئینسانی کورد ئەمانە قەیومن لە کوردستان بۆ هاڕینی ئینسانی کورد و بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ هەتا ئەم دەسەڵاتە بمێنێتەوە ناومێدی بئینتیما یعنی بەرامبەر هاوڵا ئینسانی کورد ئێستا لە کوردستان عێراق ئینتیمای بۆ هیچ شتێک نەماوە چونکە بە ناوی ناسیۆنالیزمەوە لێ ئەدرێ بە ناوی ئاڵای کوردستانە ئەچەوسێتەوە بە ناوی عێراقیبەوە لێ ئەدرێ بە ناوی کوردایەتیەوە لێ ئەدرێ بە ناوی دەوڵەتی کوردی ئەچەوسێنرێتەوە کۆرە بە ناوی ئاینەوە لێ ئەدرێ بە هەموو شتێک لە ئینسانی کورد ئەدرێ لەبەرەوە ئینسان کاینێکە هەمیشە بە منتیقیش ناکە لەسەر ڕەتفعلیش دەکا لەسەر ڕەتفعل بۆیە تاچی کورد ئێستا تووشی ڕەتفعلێکی گەورە بووە ئینتیمای بۆ ئەوانە نەماوە و نەهاقیشی نییە بەڕاستی چونکە بەردەوام ئەچەوسێتەوە تۆ سیریکە دنیا لە ئێستا لە چیایە کاکە سامانجا بەشەریەت لەو ڕۆژەوەی کە لە ئەشکەوتەوە ژیاوە هەتا ئێستا هەمووی کۆکەرەوە گەشەکردنێکی زۆر گەورەی کردووە تێگەشتی لە شوانی و لە زەراعە و ئیتر بۆ پیشەسازی تا ئێستا ئێمە بە قۆناغێکی زۆر مەترسیدار ئەڕۆین کە هەموو دنیا هاتووە بەرنامەی بۆ دانێ خەمی لێخوا قۆناغی زیرەکی دەستکرد قۆناغی ڕۆبۆت ئەم قۆناغا وڵاتە هەرە پێشکەوتەکانی وەکو ئەڵمانیا وەکو ئەمریکا ئەو وڵاتە پێشکەوتوانە ئەترسن لێی یعنی ئەوان ئەترسن نازانن قۆناغێتی پێشەوە ڕۆبۆ دەبێتە حاکم بەسەر مرۆڤایەتیدا لەبەرەوە وڵاتێکی کو سعودیا پار 40 ملیار دۆلاری دانا بۆ زیرەکی دەستکرد تێگەشتی ئیمارات ئەم ساڵ 200 ملیاری دانا 200 ملیار دۆلار یعنی تۆ لە 40-50 ساڵی کە ئەو میلەتەی خۆی ئامادە نەکردی بێ بۆ قۆناغا ئەتوێتەوە لە ناوە چییە کۆتایی پێدێت ئەنی زۆر دواکەوێت بەس ئەمانە خۆ ئەمە ئێمە نەک کەسیان تۆ باسی ڕۆبۆت دەکەی خەڵکە 3 مانگە موچی وەرنەگرت خۆی کێشەکە ئەمەیە بەڕاستی خەڵک ئێستا ئەوەنەی بیری لای گیرفان و سکێتی بیری لایوەنی عەسەن هەر پرۆژەی خزمەتگوزاری لە وڵاتە ناکرێت ئەمە ئیشی هاوڵاتی نییە ئەمە ئیشی دەسەڵاتە ئەگەر پارە نەبێ قەیناکە دەسەڵاتی شەست ناکەی بە دەسەن قەست ئەوێ ئەم شتەوا لێ بکە ئەم دەسەڵاتە کاکە لە وڵەوتم ئەم دەسەڵاتە قەیومن قەیوم ئەمانە قەیومن دانراون بۆ هاڕینی ئینسانی کورد ئەم دەسەڵاتە دانراون بۆی کوردستانی عێراق بکەنە عیبرەت بۆ کوردەکانی ئێران بڵێ کوڕە بیر لە کوردایەتی نەکەن دۆستێکەکەمە خەڵکی سنەیە ئەیوت کە دێم بۆ ئێرە
تووشی هەر هاوڵاتیەکەم ئەڵێ نەکەن کورداتی نەکەن هیچ نەکەن نەجوڵن لە خۆتانی تێک نەدەن تێگەیشتی ئێمەیان کردو بە عیبرەت بۆ کوردەکانی ئێران ئێمەیان کردووە بە عیبرەت ئێمە بووینە عیبە عیبە بۆ کوردی ئێران بۆ کوردی تورکیا بۆ کوردی سووریا تۆ تەماشاکە ئەو شوێنانەی کە بە حساب ئازاد نین لەژێر دەسەڵاتی داگیرکەران بڕۆ بزانە ئینتیمای نیشتیمانی لە چه ئاستێکە ئینتیمای نەتەوەیی هونەر کللتور لە کەلەپور پاراستنی زمان یعنی ئیشەکری ئیش لێرە یعنی ئێستا تۆ ناشین تش داوەیە کە باسی کوردبووم بکەیت کە باسی کورداتی کەیت کە باسی زمان کەیت چکن ئەم دەسەڵاتە قەیومێکی زۆر خراپن من ئەوواڵێم ئەم قەیومانە ئەگەر ئەردۆغان خۆی ڕاستەخۆ بێ ئیداری ئەم وڵاتەکە بەخەدە ئەمان خەڵ ناچۆسێنتەوە ئەگەر جمهوری ئیسلامی ئێستا بێ ئێمە ئیداری ئێرە بکە بەقەت ئەم قەیومانە پێم وانێ ئینسانی کورد بچەوسێتەوە ئەمانە ناشرینترین قەیومی دنیان باشە ئێمە باسی پارتی وێکێتی ما کرد خۆ لە دەروی پارتی وێکێتی چەندەن حیزبێکی دیکە هەن ئەی بۆ ئەمان هیچ جوڵەیەکی هەم سیاسی هەم مەدەنیان نییە ینی بۆ ڕوبەڕوونەی پارتی وێکێتی خۆ ناکرێ ئەم هەرێمە تاپۆ بێ لەسەر پارتی وێکێتی چۆن بیانەی ئاوا ڕاستە ئێمە دووسێ محاولەی زۆر خراپ کرا لە کوردستان یەکیشیان دوستنەوەی گۆڕان بوو کە بەداخەوە جەنابودێکێک بوو لە ئەندا پەرلەمانەکان ئەگەر ئێستا هاوڵاتێک لەسەر جادا بیتە لە پەرلەمان ئاوامان کرد چەند جار ئەومان کردەوە نە شەقم تێڵا من ئەڵم هاوڵاتیە قخوێت بۆچی ئێمە کارەساتمان گۆڕانیانی ئەم دۆخەی دروست کرد ئێمە کارەساتمان نایەوە کارەساتمان نایەوە بەڕاستی بووینە کارەسات ئەلا کولین لە دو ئەوەش بەرهەمیش دیسان کارەساتی نایەوە ئەلا کولین ئێستا ئۆپۆزیسیۆن ڕەقمی هەموو ئەوانە قۆناغێکی موهیمی بڕیەوە بەڵام قۆناغێکی زۆر گرنگ ئەدەبووە بیکردایە ئەمانە ڕەقمی خلافاتیان پێنج جۆری معارەزان دوانسیانێکیان ئیسلامیە و ئەوەکانی کە جۆریشی ترن ئەمە هەت چۆنێ بووە ئەبووە لە ناو بەرەیەکە ڕێکەوتنایە بەرەیەکیان دروست کردا بخۆیان بەرەی ئینخازی نیشتیمانی شتێک ئەو وەختە ئەیانتوانی باشتر سیاسەتکەن بەڵام ڕەقمی هەموو ئەوانە قۆناغێکی گرنگ براوە ئێستا ئەم ئۆپۆزیسیۆن بەگشتی هەر هەمویان چی ئیسلامیەکان چ غەری ئیسلامیەکان لە تەخوین ناترسن ئەوە زۆر زۆر مهمە کاک سامان ئێمە ساڵی 2000 تا 2007 زۆر هەوڵماندا لە تەخوینی کوردایەتی بە ناوی کوردایەتەوە لەو تەخوینە خەڵک نەترسێ ئەزانی کاک سامان نقطەی زوعفی کانێشوان چی بوو کە پارتی ئیستقلالی کرد هەتا ئاخر لەحزە کاک نێشوان پیاوێکی قەومی بوو پارتی خوێنەوەیەکیان بۆ کانێشوان کردبوو هەرچەند زەختی لێکەن ئەم پیاوە سوود لە عێراق نابینێ من جارێکیان بە کانێشوان وتم بۆ ئێمە سوود لە ملبلانی مالیکی و مەسعود دەبینین کانێشوان وتی نا بە کەڵک نایە ئەوان سەیری زانیبان کانێشوان پیاوێکی قەومیە هات دەرگای پەرلەمانیان لە کاک یوسف داخست کاگەنێژویان جوڵەی نەکرد وەزیرەکانیان دەرکرد دوای بڕیاری دادگاییشیان بۆ دەکرد بۆ ئەوان هاتبوو نقطەی زۆعفی کانێشوان لە بەرەو پیاوێکی قەومیە پەنا بۆ شوێنی کە نابە بەڵام ئەم ئێستا لە 2007 داوای گروپی هیوا دروست بوو لە عێراق کۆمەڵی پەرلەمانتار تەجاوزی ئەویان کرد چونە محکەمەی اتحادی و لەم دو سێ ساڵەشە هەم فەرمانبەران هەم حیزبەکان هەمویان ئەم تەجاوزکردنی ئەو ترسا ئەو تەخویفە ئەو تەخوینی کوردایەتیە زۆر زۆر مهمە ئێستا خۆشبەختانە هەموو حیزبەکانی ئۆپۆزیسیۆن تەجاوزیان ئەویان کردو ئەمە خاڵێکی گرنگە بەڵام لەوەش گرنگتر بەڕاستی دەبووە لە بەرەیەکە یەکیان گرتایە کە ئەو وەختە وەزنیان زیاترە بوو ئەتوانی بە بەرنامە بە پلان باشترێکە ئەوە بەڕاستی ڕخنەیەکی گەورەیە لەسەر لایەنەکانی ئۆپۆزیسیۆن زۆر باشە من دووشت بە بیری تۆ هێنمەوە ینی ئەو سەردەمەی کە بزوتنەوەی گۆڕان کاری سیاسیە کرد ڕاستی بەهێز بوو ینی ئەیتوانی بە جوڵەیەک چەند هەزار کەس بێنێت سەر شەقام بەڵام ێسامان پێیاندا کرێمە یەک دوو ئەو سەردەمانی ئێوە پەرلەمانتار بوون لەنا هۆڵی پەرلەمانە ینی بە من خۆم حزوورمە بووە ینی ئەتانتوانی چەندین یاسا بوەستێنن چونکە دەنگتانە بوو حزوورتانە بوو بەڵامەوە تا ئێستا نزیکەی ساڵێکە پەرلەمان ئەسڵەن هەر پەخراوە یەک پەرلەمان تا قسە ناکە ئەو وەختە ئۆپۆزیسیۆن تازە بوو ئەگە بەراوردەکە بکە ئەو کاتە بەێست بۆ تا ئێستا ئەنا ئەو ئەسەریکە ئۆپۆزیسیۆن تازە ئۆپۆزیسیۆن ئاعتیباری زۆرتر بوو وەکە لە بیرێشە نەچێ کەسایەتی کانێشوان گرنگ بوو یعنی کاگنێشوان هێزێکی گەورەیدا بوو بە ئۆپۆزیسیۆن یعنی بەڕاستی لێی ئەترسان لە جوڵەی ئەترسان دانێت توانین بڵێن کەسایەتی و کاریزمای
ڕەوتەکان گرنگە لە ڕەوتەکە خۆی. گۆڕان مهم بوو بەڵام بیرشە نەچە ئەوەختە کۆمەڵی ئیسلامی مهم بوو یەکگرتووی ئیسلامی و هەرزی هێزەکە بەڕاستی ئاعتیباریان هەبوو باش و هێزی پەرتەوازەش نەبوون ینی بەیەکەوە ئیش دەکرا ئەو وەختە ڕاست هەمووی 35 کورسیەک بوو بەڵام شەقامیش لەگەڵیا بوو بەس ئەو وەختە یعنی هاوڵاتی بەقەد ئێستا چاواشە نەکرابوو بەقەد ئێستا برسی نەکرابوو بەقەدەر ئێستا بێئومێد نەکرابوو کاکە ئەو وەختە خۆفرۆشی نەبوو یعنی لە دوای 2014 و 15 پەرلەمانتار خۆفرۆشیە وەزیر خۆفرۆشیە مدیرعام خۆفرۆشیە نووسەر خۆفرۆشیە ڕۆژنامەنووس خۆفرۆشیە ئێستا هاوڵاتی تووشی نائومێدی بووە ئەو وەختە چێ ئەوێرا بچێ یعنی داوەتێکی ئەوان بخوا بەڕاستی و خەڵک عزەتی نەفسیشی هەبوو بەڵام بەڕاستی برسی کردن تۆ ئەگە بتێ میلەتێک بیچەوسێنی تۆ برسیکە کە برسیت کە دەبێتە قوڕی سەناعی ئیتر چیت پێ یا دروستەکەی ئەمان بە بەرنامە خەڵکیان برسی کرد اینجا جارێکی تر بەو پلانەی کە خۆیان دانەوە هاوڵاتی ئینسانێکی ملکات ئینسانێکی بێعزات بێکەرامەت دروستکەن ئەوان خۆیان دانەوە ئێستا ئینسانێکی بۆ جۆر دروستکەن و بەداخەوە تا ڕادەیەکیش پرۆژەکان چۆتە سەر تا ڕادەیەک ئەخر باسی ئەو نەکرد ینی من وتم بۆ نمونە پەرلەمان خۆ پەرلەمانەوە تا نزیکە بێتەوە لە ساڵیانی یەک کۆبوونەوەی سوێن خواردنی کراوە پەرلەمان قسە ناکە پەرلەمانتارەکانمە بسم خۆ لە دەروی پارتیوێکێتۆ نزیکەی 30 پەرلەمانتارت هەیە ڕاستە ناتوانانی هەڵوێستێ بێ ناتوانێت بڕاتە ناو هۆڵی پەرلەمانمانگرێ پەناگریکە خۆ دنیایەک ینی ڕێوشوێنی مەدەنی هەیە بەڵام بەڕاستی ئۆپۆزیسیۆن وەکو جارشکە تاکی دەکەمەوە عیبەی گەورەی ئۆپۆزیسیۆن ئەوەیە یەکگرتو نییە بەرەیەکی نییە بەرە ئەو یەکگرتووەیەکە بەم جۆرەیە ساگەمی بێدەنگا بەڕێی من باش تا گومانیان دروست کردو ئێستا لای هاوڵاتی ئەڵەن فڵان گروپ سەر بەدەویستمەوە بڵێم ئەوایە ئەمە بەڕاستی یعنی دەستی پارتیوێکێتی لە ناویان هەیە لەسەر یا دروستکراوە لەسەر ئاستی پەرلەمانتار من هەموو پەرلەمانتارەکان بە کەسایەتی جوانەزانم هەموو پەرلەمانتارەکان بەڵام لەسەر ئاستی قەوارەکان لە دەرەوەم ئەوە من ناتوانم زمانی هیچکەم بەڵام هەموو ئەو پەرلەمانتارانەی کە بەنای ئۆپۆزیسیۆنەوە لە دەرەوەی دەسەڵاتیەشێتی و پارتی لێرەش و لە بەغداش بەڕاستی ئیش دەکەن بەگشتی پەرلەمانتاری جوانن و خەڵکی باڵوێستن بەڵام لە پشتیەوە قەوارەکەی دێ مامەڵەی دەکا سەودا مامەڵەی دەکا کڕینۆ فرۆشتنەکە من نازانم بەڵام بەڕاستی پەرلەمانتارەکان بەگشتی پەرلەمانتاری جوانن زۆر باشە ئەگەر من بتگەڕێنمەوە بۆ کاتی بانگەشەی هەڵبژاردن حتمما ینی جەنابەت ڕەنگە بینی بێتت بانگەشەی ڕابردووی بۆ نمونەیەکێتی بانگەشێکی جیاواز بوو کاک باڤڵی کرد ینی خەڵک ئومێدیە بوو بەوەی کە بەڕاستی گۆڕانکاری بکرێویتە ڕوبەڕووی پارتی بۆ سێتەوە و هەندێک ینی پرۆژەی پارتی ڕەفزە کردەوە یەکێک لەوانە مۆزوع ژماری من بوو ئیلا بێ تەڵدینکەی دەڵێ ئەی بۆچی ئێستا سێرەکەی دیوی یەک دراون ینی بۆچی وای لێ هات یەکێتی دیسان بەداخەوە لەو لەحزەیەوە کە گۆڕان دروست بوو یەکێتی تقریبا مؤسساتی نەما یعنی گۆڕان هیلاکی کرد دوای گۆڕان بەرهەم هیلاکی کرد دوای ئەوە کوتلێشکان دروست کرد نازانم ناوێ نابوو چی ئەم کوتلانە هەموو یەکێتیان لێک هەڵتەکاندووە ئێستا یەکێتی بەڕاستی مؤسساتی نییە دامەزراوەی نییە هەیە نییە بەڕێی من کاک بافڵە نازانم بەڕاستی نازانم قوبات چەند هینا دەوری هەیە کاک بافڵە جا ئەوەژەکەوێتە سەر نازانم پەیوەندیان نێو دەوڵەتیەکان چەند کاریگەریان هەیە چەند گوشارەکانی وڵاتانی ئەقلیمی و حتا UN و ئەمریکیەکان چەند کاریگەریان هەیە لەسەر ڕسمی سیاسەتی ئەو لەسەر میزاجی ئەو لەسەر ئەوانە ئێمە لەوە حاڵی نابین بەس ئەو مەسلەی تەوتین من لە تەلەڤیزیۆنی یەکێتی هەر ئەو ڕۆژەی کە بڕیارەکە دەرچوو من لە تەلەڤیزیۆنەکەی خۆیان بۆ بەیانی بەرنامەم هەبوو لەگەڵ کاکزانە وتم من بم هەر بەیانی تەوتین جێبەجێ دەکەم ناگەڕێمەوە بۆ حکوومەتی ئەولێر ناگەڕێمەوە بۆ مەکتەبی سیاسی یەکێتی ئەشی توانی چکن ئەوە تەوتین ئینقازی یەکێتیش و ئینقازی میلەتی کوردیشی دەکرد چکن هەر تەوتین نەبوو تەوتین بوو گەڕانەوەی دوو بانقی ئەساسی حکوومەتی عێراقی بوون
کە بە ملیار دینار قەرز دەدەن بە خەڵک. ئێستاش کوردستان ئەگە بمانەوێت ئاوەدانی کەینەوە ئەبێت تەوتینکەین ئەبێ ئەو بانقانە حکوومەتی عراقی بێنینەوە بۆ ئێرە چکن لە عێراقە قەرز زۆرە. یعنی بۆ نمونە ئێستا هەر بۆ تاقەی شەمسی 30 ملیۆن دینارەدا حکوومەتی عراقی 30 ملیۆن نزیکی 20,000 دلارەکە ینی ماڵک تقریبان 5,000 دلاریشی بەسە. یعنی ئەنوە ئەشکال قەرزی هەیە تۆ ئەبێت تەوتینکەی ئەبێ ئەو بانقانە بێنیتەوە بۆ ئەوەی بەرەبەرە ئابووری کوردستان ببژێنیتەوە. ئەوەی نیکە بەڕای من باجەکەیەدا هەر کەسێ دژی تەوتیمێ باجەکەیەدات هەر کەسێک ئەخر خونیان کرد و باجەکەیش انتخابات لە بەردەمانە. یانی تۆ پێت وایە یەکێتی حسابی بۆ ئەمەڵ بژاردنە نەکردووە ئەمان گاوانەی ناوە یەکێتی دەبووە سەیریکە لە ڕاستیدا کێشەکە لە ئێساوە نییە هەر لە ساڵی 64ەوە مام سەبرای مەحمەد و مام جەلال و دوای کارنێشوان ئەمانە زۆر مەجالیان بە بنەماڵی بەرزانیدا زۆر بەداخەوە یەکێتی یعنی زۆر قوربانیدا گوایە لەبەر خاتری کوردستان لەبەر خاتی هەرێمی کوردستان لەبەر نازانم چی زۆر بەردەوام ئەو تەنازولانە بەردەوام ئەو مسامەحانەی یەکێتی هاو ئینسانی کورد قوربانیەکەی داوە لە شوێنەکەیتە هاوڵاتیەوە قوبوڵ ناکات یعنی لە شوێنێکە هاوڵاتی ئەو تەنەزولاتانە قوبوڵ ناکات بەڕێی من. زۆر باشە من حەزەکەم بۆ چوونی جەنابەت وەرگرم لەسەر مەوزوعی ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغدا ینی بە بۆ چوونی تۆ پارتیویەکێتی مل ئەیەن بەو ڕێکەوتنە نەوت ڕادستی بەغدا بکەن چکە ئێستا گفتوگۆ گەرمەکە لەسەر ئەمەیە بەڕاستی لەو سەردەمەی ئێوە تاوەکو ئێستا ئەم گرفتە هەیە لە ڕاستیدا ئێمە دەبێ بڵێن پارتی گۆڕێتی چی بەدەست نییە نە گۆڕان نەیەکێتی لە ڕسمی سیاسەتی عێراقدا و لە ڕسمی سیاسەتی نەودا بەڕاستی ڕقم نین بەداخەوە ئێمە دوو وەزیری مالیەمان هەبوو لە حکومە لەم 10 ساڵەدا لە کوردستان دوو وەزیریمە بەسم گۆڕان کە من پێم وایە فڕیان ئاگان لە سیاسەتی نەوت نەبووە و ئاگان لە گرێبەستی 50 ساڵێکە داتی ناخۆش ئاگان لەو جۆران نەبووە و یەکێتیش تا ڕادەیەک بەڕاستی پارتی ڕسمی سیاسەتی کردووە پارتی حەدە دروست دەکا بۆ نمونە ڕاپرسی بەڕاستی پارتی فەرزی کرد پارتی فەرزی کرد و دوای یەکێتی دوای کەوت و ڕیفراندۆم ڕاپرسی لە ئەمانە شەهر پارتیە ئەخویستم وەڵی ساو قسەکەم بۆ پارتی هەر شتێکەکە سەرەگرێ بەڵام یەکێتی ئەوێ بیکا سەر ناکرێ زانین پارتی مجازەفە ئاکات پارتی چی کردووە پارێکی زۆر کۆکاتەوە ڕاگانیەکی زۆر ئەکرێت کاکسامان لێرە مانگی بە 700 دلاریش دەکات کاکسامان تۆ چیەکەی لە زۆم وەرە لای من 500 دلار دێمە فلان نووسەر فلان و نەرمان واتە پارەی بەدەست پارە پارەی هەموو شتێنێ خۆی یەکێتیش پارەی بەدەست لە عالمی سەرمایداردا یەکێتی شەیەتی بەڵێ بەڵام بۆ ناتوانێ ئەوەکە یەکێتی وەکوتم زۆر لە فەوزادا بۆ ئێستا تقریبان یعنی تۆزێک مرکزیەتەکە باشترە ئێستا بەسە و قسە ڕاستە کاکوا ئەڵێ پارتی بەبێ یەکێتی هیچی پێ ناکرێ چۆن زۆر ڕاستە ئەو قسەی زۆر ڕاستە خۆزگا ئەوە تەطبیقکە ئەوە زۆر مهمە ئێمە خەڵک هاوڵاتی خەڵک سلێمانی ئەوەداوە لە بافڵەکەین پارتی بەبێ یەکێتی هیچی پێ ناکرێت بەڵام یەکێتی لەو لەحزەیە کە ئێتە ئەگاتە خەتە سوورەکە بە جۆر لە جۆرەکان هینەکە نەرمی ئەنوێنە لەگەڵ یاڕوە ئەم جارە با پێ بڵم ئەم جارە تەرۆکی پێشووی هەرێم هەموو حیزبەکانی داوت کرد بۆ کۆبوونەوە نەچوون کە نەچوون فەشەلیەنە تێگەشتی ئەگەر لە ڕیفراندۆمی شاوام کردە باوەڕ کە ڕیفراندۆم ناکرا لەبەر ئەوە تقریبا ئێستا حیزبەکان وازیان لە پارتی هێناوە بەگشتی وازیان هێناوە تەنها یەکێتی لە هەر شوێنێکە گڵۆپە سوورەکە بۆ پارتی هەڵگی هی کات پێ بکە مستحیلە پارتی چی پێڵێ لەوێ بەرژەوەندی هەیە ینی بەرژەوەندیەکە مادیە یەکێتی لە مەوزوعی تەوتینە کە یەکێتی پێداگر بوو کە وێ ژماری من نابێ سەرگرێ بەڵام کاتێ یەک دوو بانقی بۆ نمونەم سنوورە هاتنە ناوی ڕازی بوو
ینی مەبەستەکە دەگوترێت زۆرێک لە چاودێر و بڵێن خەڵکی ئەومانان کە قسەکەن ئەڵێ پشک و پشکێنەکەی کە پشکەکە زیاد دەکرێت کێشەی نابێنێ ینی لە مەوزوعی نەوتی شاروە بەتاکید ینی مەسلەی حەسە و حسەکاری هەر هەیە بەڵام نابێ ئەمە لەسەر حسابی بەرژەوەندی باڵای میلەتەکە بێت نابێ لەسەر نابێت تۆ خەتی سوور تێپەڕێنی تێگەی ئێستا ئەم دەسەڵاتە خەتی سوور تێپەڕێنێ یعنی بۆ نەمە برسێتی یعنی کە تۆ هاوڵاتی خۆت برسی کرد ئەمە خەتی سوورە نابێ لێ قوبڵکەیت نابێ لێ قوبڵکەی ئیتر پارتی چیەکە ئارەزوی خۆیەتی یعنی ئەزانی چۆنە ئەم دەسەڵاتە ئەبێ با بڵێن پارتی دەبێت لەوە دڵنیا بێ کە تۆ لە تەخوین ناترسی لەوە ناترسی کە تەخوینت کە بە خیانەتی نیشتیمانی تۆ بۆ بەزناوی پارتیێنی خۆ بە یەکێتیشە دەسەڵاتە خۆ بێکۆن ئەخە بەیەکەوە جێگری سەرۆکی حکومەتێ وەزیریان هەیە جێگری سەرۆکی هەرێمیان هەیە هێزیان هەیە هەردووشان هێزی ئەمە پارەیان هەیە سیرکە هێزی یەکێتی هێزەکەی بە دەرەجێک لە منتیقەی سلێمانیدایە یعنی لیوای سلێمانی سنووری سلێمانی بەڕێ ئیمێن زۆر فرسەتی دابێچێتی و زۆریشیان لێ قوبوڵ کرد هەر لەسەر دەمی گۆڕانەوە فرسەتێشکیاندا بە هەموو قۆناغەکان من پێم وایە تر گەشتە قۆناغێک ئیتر فرسەتە نایدەنەوە بە کەس نایدەنەوە بە کەس تێگەشت ئێستا خەڵک زۆر باشە خەڵکی کوردستان و ئەوانەی کە ئیدیعای ئۆپۆزیسیۆنیەکەن ئێستا لە تەخوینی کوردایەتی ناترسن ئەوە زۆر باشە و یەکێتیش دەبێ ئەو حەقیقەتە بزانێ و تەجاوزی ئەوە بکە و هیچکە لە پارتی قوبڵ نەکە ئەگەر شەریکیشی بێ ئەبێت تێژی بات چکەن دوجار ئەگەر تۆ هاوڵاتی لەگەڵ نەبوو پشت دەشکێت لەم انتخاباتە زۆرە بەڕێ من زۆر جیاواز دەبێت ئەمە عێراق انتخاباتە بەڕێ من زۆر جیاواز دەبێت یعنی مفاجعات دێتە پێشەوە بەڕێی من خۆتۆ لەگەڵەوانی کە دەگوترێت لە عێراق گۆڕانکاری دروستە بێ ینی لە عێراقا لە دوای سەرکەوتنەکانی ئیسرائیل لە سووریا و تا لوبناان و تا ڕادەیەک لە فەڵەستین و لێدانی ئێران و ئەو هەیمەنە گەورەی ئیسرائیل بەسەر منتیقەکەدا بەڕێی من عێراق ئێستا بجێب عێراق ئێستا لە جێبدا لە جیفانی ئەمریکادایە ئەم جارە حکوومەت لە عێراقا ئەمریکا دروستیەکە نەگێران چکەن اقتصادی هەیمەنەی نەماوە ئێران هەیمەنەی زۆر نەماوە وەکو هەیمەنە زۆری نەماوە بەڵام اقتصادی عێراق ئێستا لە دەستی ئەمریکیەکاندایە هەر بە پێی لە 2005ەوە حەچی داهاتی عێراقا چێتە ئەمریکا وەگەڕێتەوە یعنی هەر لە حزبی ئەمریکیەکان بیانوێ حکوومەتی عێراقی خن لە یەک هەفتە دیخەن بیانەوێ هەر ئەسۆدانی بیانێ لە هەفتەیەکایی خەن یەک هەفتە دلار مەدە بە بانقی مرکزی عێراقی یەک هەفتەمەی دەرێت دلار چێتە 500,000 بووە 500,000 بێتە مزارە و ئەیڕوخێنن وەکو ئەوەی بەرامبەر عادل عەبدولمەهدی کرا لەبەر ئەوە کەس ئەو مجازەفەیە ناکە جارێکی تر ئەو سەردەمەی ترامپیش جیاوازە بیر نەچێت ترامپ زۆر جیاوازە خۆ پیاوی اقتصادا و پیاوێکی مەیدانیە و حکوومەت ئەم جارە ئەمریکیەکان دروستی دەکەن لەبەرەوە کە عێراق ئەگەر لەبەری ئەمریکادا بوو با بڵێن دەوری ئەمانەی هەرێم لاواز دەبێت ئێمە ئەگەن دوێنێ وشیان زێباری هەموو ئومێدی لەسەر ئەوەیە مانگی نۆ دیسان ئەم سوپرایزە بۆ عێراق یا بۆ هەرێمی کوردستانەکە ڕوایە ئەوەی کاڵێنە مانگی نوێتر عێراق شتێ ڕووەیە و هەلە ساز لەو باڵە شیعانە درێکە سەر بە ئێران و چی لە دۆ خێرێمی هەرێمی کوردستانە گرێتەوە کورد قسە چیاڵە چۆن ئاوە موو لە ناو ماز دەرەکەیت ئێستا ئاوای لێ هاتووە ئێستا لێدانی سەرانی حەشدی شعبی ئەوانە هەندێکیان تەوان هەمویان نا حتا ئێستا جاران مالیکی ئەوانە هەمویان دژە ئەمریکا بوو لەستا هەمویان لەگە چوونە پاڵ ئەمریکا کۆمەڵێ گروپی حەشدی شعبی بچووک دژاتی ئەمریکاکەن ئەمریکا بیوێ دانە بەدانە یەکە دەریان دەکات لەبەرەوە قووەتیان نەمەوە و ناتوانن کێشە بۆ ئەمریکا دروستکەنەوە لە حکوومەتی ئایندەیە دەوریان نابێ لەبەرەوە حکوومەتی ئایندەی عێراق حکوومەتێکی ئەمریکی دەبێ و هەتا عێراقیش بچێتە پاڵ ئەمریکا و ئەو بەرەیە
دەوری ئەمانەی هەرێم زەعیف بێت چونکە دەوریان نامێنێ ئەخر بۆ ئێمە کاریگەری بۆ ئێمە چیە بێ بۆ ئێمە گۆڕانکاری ڕۆیە بۆ ئێمە یا ئێمە تا ماوی نەبێ پارتیۆکێتی حکومڕانی ماگات بۆ ئێمە هەتا عێراق استقرار هەبێت استقراری سیاسی هەبێت فشار لەسەر دەسەڵاتی کوردی زیاد دەکات ئێمە وەکو هاوڵاتی قازانجەکەین ئەوە معادلەکەیە هەتا عێراق استقراری سیاسی هەبێت وەزی ئابوووریەکەی باش دەبێت و ئەوە جۆر لە جۆرەکان دام و دەستگای قانونی زیاد دەکا من و کاکسامانە گە کێشەمانە ڕاکەین لە محکەمەی اتحادی لە بەغاش کات لەماناکەین ئێمە خۆمان بەم دەسەڵاتە ناوێرین کورت و مختصر ئێمە وەکو هاوڵاتی بەم دەسەڵاتە ناوێرین ئەبێ بمانەوێ نەمانەوێ ئەبێ لە پاڵ دام و دەستگاکانی حکوومەتی مرکزیدا ئەم ستەمە کەمکەینە لەسەر خۆمان لەبەر ئەوە تا عێراق استقرار کا بۆ ئێمە باشترە آخر کاک ئیسماعیل جاری وا هەیە بەرپرسانی عێراقیش بەڕاستی مجاملەی بەرپرسانی هەرێمی کوردستانەکە کە ڕقم بن با آخر ناخۆ تۆ ئێستا بۆ نمونە لە جیاتیەوەی بێ سکاڵا دژی بەرپرسان یا ڕێگە لە فرۆشتنی نەوت بگرێ یە موچەی موچەخۆران هەرێمی کوردستانە بڕێ کاک سامان ئەوە سەیریکە بەیانی عێراق ئەتوانێت هین پۆلیسی فیدراڵی ئەوەی حرس مەرزەکان دابخا هەر خۆی ئێستاخانەکانی دانەخ ئێستا جێشی عێراقی لێیە لە پەرێزخانی ژلێتی و لە باشماخیش لێتی لە حەجۆن ئەتوانێت بەیانی هەر بە کامێرەکە دیارە هەمووی ڕەبتە بە حرس حدودی بەغاوە ئەتوانێت دایخا بەس کاکە سامانجان ئەمانە ئەدیکەنە کێشەی قەومی ئێستا ئەمان بەردەوام خەریکی دروستکردنی فیتنەی قەومین لە کەرکک هەوڵەدان لە شوێنەکانی کە فیتنەی قەومی دروستکەن بەیانی ئەمە ئەکەنە قەزیەکی قەومی تێگەی ئەڵێن بەڵام هێواشیەوەش ئەمانە بەڕاستی لە بەغا ئەتیباریان نەمەوە لە ئەمریکیەکانی ئەتیباریان نەمەوە لە شەقامی کوردی ئەتیباریان لە ئەمریکا پشتیوانی ئەمەیە ڕاز ناکەن ئەمریکا سەیریکە ئەمریکا تعامل لەگەڵ واقع دەکا ئەمریکا ئەگەر عێراقەکەی جاران بواە 5,000 جوندی ئەمریکیان کوش ئەو وەختی کە ئەمان ڕقم بوون 5,500 جوندی ئەمریکی لە عێراقە کوژا بەشیا و سونەوە ئەو وەختە گرنگی بامانەدا بەڵام ئێستا دوێنێ ترامپ ئەڵێ فەلوجە دە بەرامبەر واشنگتۆن ئەمینترە تێگەی کەواتە عێراق بەرەو ئیستقرارە ڕوا عێراق بردەوە بەرەو قانون دەڕوا دام و دەستگاکانی بەهێز دەبن دەوڵەتێکی بەهێزی سەر بە ئەمریکا دروست دەبێت ئیتر دەوری ئەمانە لاواز دەبێن گرنگیان نامێنێ بایەخیان نامێنێ یعنی ئیتر بۆ ئێمەی هاوڵاتی هەتا عێراق بەهێز بێتەوە دەوری ئەمان لاواز دەبێت و قانون پێش دەکەوێت ئێمە وەکو هاوڵاتی ئەتوانین سوود لە دام و دەستگا قانونیەکانی عێراق وەربگرین بۆ کەمکردنەوەی ئەم ستەمەی کە بەناوی کورداتیەوە لێمان دەکرێت وەڵێ مەترسی لەسەر قەوارەکە بێ ئەمەی ئێوەمانان باسیەکەن و ئێمە مشتێ ڕادەسی بەغدا بکەین کاکسامان لە دنیای سەرمایه‌داریدا من باسی ڕۆبۆتم کرد لاوەڵەوە لە عالمی سەرمایه‌داریدا پارە مهمە هاوڵاتی تۆ ئەتەوێ قەوارە بەهێز بێ ئەتەوێ هاوڵاتی کوردایەتەکەی بەهێز بێ ئەتەوێ ئینتیمای نیشتیمانی بەهێز بێ ئەتەوێ زمانی خۆی خۆش بێ شارەکەی خۆی خۆش بێ جیفانی گەرمکە تۆ یعنی ئەی چەوسێنیتەوە بەبەر چاوێەوە پارەکەی لێ ئەسێنی ئەتەوێ بڵێ قەوارەکە ئێو کاتێت تۆ پێویستی بە وەزارەتی دارایی و پەرلەمانتار و حکومەتیش نامێنێ کەی مشکیلەیە کەی مشکیلەیە ئێڵە کوردایەتیمان خۆمە بۆ موچە نەکردو بۆ ئەمە نەکرد کورداتیشمان بۆ نەکرد ئەمانە ببنە بە ملیار دۆلار کۆکەنەوە کوڕەکانیان ببنە ملیار دیار کوڕەکاریان پرۆژەی نەوتیان بیری نەوتیان هەبێ و زانکۆی گەورە گەوران هەبێ و پارە بەرن و ئەوانە ئەم کوردایەتیمان بۆ کرد کە لانی کە عەدالەتی ئیجتیماعی هەبێ و دەسەڵاتێکی خۆماڵیش هەبێت بەڵام دەسەڵاتێک بە ناوی کوردایەتیەوە خەڵک چەوسێنتە خەڵک ئەو دەسەڵاتی ناوێ وە خەڵک تەجاوەزی ئەوەی کردووە ئەوە ئەو ئاوازە کۆتایی پێهاتووە هیچ قیمەتی نە لای هەوڵاتی زۆ سپاس دەکەم گەڵاری زۆ سپاس بۆ ئامادەبوونت زۆ سپاس بۆ ئێوەش کە تاوکۆ ئێستا بینێری بەنامەکەم بەخواتان سپێرم خواتان